بەداخەوە ئەوەی کە هەیە ئەمڕۆ ئیتیفاقێکی سیاسی پێشوەخت کراوە لە نێوان پارتی یەکێتیە کە هیچیان بەشداری دانیشتنی پەرلەمان ناکەن، ڕەنگە سێ چوار کەسیان بێت، واتە نیساب تەواو نەکرێ. ئەم ئیتیفاقە بەلایانی تریش وتراوە، لایانی تر بۆ ئەوەی سەرۆکی کاتی پەرلەمان تەسلیمی یەکێتی بکە. ئێمە دێین ها ئەڕۆین بۆی نەڵێن نان ئەچینە پەرلەمان، چونکە دوای گەڕانەوەی لە تورکیا بەداخەوە بە ئاشکرا وتی من لەگەڵ تورکیا گفتوگۆم کردووە لەسەر تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکێتی فشارەکانی زۆر کرد، فشارەکانی یەکێتی ڕوود بوو، دەست بەسەر مڵک و ماڵەکانی تا ڕادەیەکی زۆر گیرا، قەرزەکانی 43 ملیار و 375 ملیۆنی قەرز کردبوو تا 2022 بە سووەکەوە گەشتە 82 ملیار، ئێستا گەشتۆتە 97 ملیار دینار. لە بەرامبەر 97 ملیار دیناری قەرزە کۆمەڵێ دۆسیەی زۆر لە بنکەی پۆلیسی ئەزمەڕە پێیان وتووە ئەو دۆسیانەش هەڵەدرێتەوە، بۆیە حەق نییە بەڕاستی خەڵکێک خۆی لەگەڵ تەنانەت بڕۆی لەگەڵ تورکیا ئەو کاتێک کە ڕۆژ ئاوا تۆ بارانەکرێ بڕۆی لەگەڵ تورکیا سەفەقاتی سیاسی بکەیت، باسی تەشکیلی حکوومەت بکەیت، چەند جار بەنهێنی بێیتەوە، ئێستا بتەوێ خەڵکی ترە حداد بکەیت. بۆ نمونە کۆمەڵی دادگەری وتوویەتی من نەک حکوومەت ناشێمە پەرلەمان، ئێستا تۆ خۆت بڕۆی لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی ڕێبکەوی، دوای ئەوەی یەکێتی و پارتی ڕێکەوتون ئەمان ئاوتکەن خۆیان تەشکیلی حکوومەتکەن، ئەگەر یەکێ بەشداریەکە بە هەمشی بەشداری پێ بکەن، ئێستا تۆ بێی بیر لەوە بکەیتەوە خەڵکی تر احراج بکەیت. ئەمە بێمانایەکی گەورەیە لە من وەرگرن. ئەوەی ئەمڕۆ تەنیا سیناریۆیەکی سیاسیە، ئێمە ڕۆینە ژوورەوە، ئێوەش نیم سەعاتی ترێ بیدن، نیساب تەواو نابێ، تۆپەکەی دێتەوە قاچی پارتی و یەکێتی. بەڕێزان نەیانەوت سەرۆکی کاتی پەرلەمان دەستکەوتێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە ئاراستەی پێکێنانی پەرلەمان و حکوومەتەکەن، ئێستا بۆ بە ئاسانی تەسلیمیەکەیتەوە. ئەگەر ڕاستەکەی ئەم پۆستە گرنگە تۆشوەرە ڕایگرە، مەیەڵێ یەکێتی و پارتیش کۆبوونەوە بکەن، مەیەڵێ ئەم حکوومەتەش تەشکیل بێ، مەیەڵە دیسانەوە مەسەن نێچیروان بەرزانی و مەسرور بەرزانی و قوبات تاڵەبانی پۆستەکان وەرگرەوە ڕایگرە. پاشان من لە ئێوەیە پرسم، نێوت هەرکێ ئەخلاقی هەبێت دەنگ بە پارتی یەکێتی نادا، ئێستا لەوەرە دەنگ بە یەکێتی بدە. تۆ خۆت لە حەملا و دەرکی ئەخلاقی بێ دەنگ بە پارتی یەکێتی نادا. سەرباریەوە ئێمە ئەمە هەموو ئەمانە ڕەتەکەینەوە و ئەمێ دوو سێ شت بڵێم، یعنی یەکێکیان ناردبوو بۆ ئەوەی ئەم کۆنگرە لە من تێکدا و ئەم سەفەقاتە هینکەم. هەموو کەس دەزانێت من چیم پێ نەکاروانی تەنان یەک پاسەوانیشم نییە، پاسەوانم هەبوو لیان وەرگرتمەوە، بە بەرچاوی هەمووتان و ڕۆژانە من سیارەکەم دیارە دەوامەکەم، جورئەت ناکەن بچنە بەردەم ماڵی بافڵ، ماڵی قوبات، ماڵی مەسرور، ماڵی نێچیروان، دێن بە خەڵکی فەقیرە واگرن کە هەموو سەروەت و سامانی وڵاتە لای ئەوانە، کاروانی ئۆتۆمبیلەکانیان لای ئەوانە، هاتن ویستیان بە سیناریۆی ئەم سەفقە تێکدەن، ئەمە بشارنەوە کە یەکێتی و پارتی لەگەڵ حزبێکی بەردەستیانە شاگردیانە کە تەیدی تەزویری انتخاباتیان کرد لەسەر ئەم دۆسێ ڕێکەوتون. کاتێکی خۆش سوپاسانەکەم و من بەڵگەنامەی دەست بە سەراگرتنی قەرزەکان و قەرزەکانیش بڵاوەکەمەوە کە یانوت قەرزمان لانی.